بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، قەومی یەهود خراپترین قەومێکن کە خوا جەلە جەلالوه لە قورئانە باسی کردبن و بەیانی کردبن بۆمان. قەومی یەهود خراپترین قەومێک لە فێڵکردن لەو کاروبار و شەریعەتەی کە ئەکەوێتە سەرشانیان. لە قورئانی پیرۆزە خوا جل جلاله یەکێک لە داستانەکانی بەنی ئیسرائیلمان بۆ ئەگێڕێتەوە کە بە ئەصحاب السەبت ناسراوە، یعنی خەڵکانی ڕۆژی شەممە. طبعا ئەگەر دیقەتان دابێ لای یەهودیەکان ڕۆژی شەممە مقدسە و لای نەسارا ڕۆژی یەکشەممە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی خوا ڕۆژێکی پڕبەرەکەتی لە هەفتەیەکە دروست کرد، یەهود و نەسارا ڕێگەیان پێ نەبرد، خۆیان لێلادا. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ڕۆژی جومعەیە خوا خۆی بۆی تەحدیدکردن و خستنە سەر ئەو ڕۆژە. دیارە ئەم قەومە هەندێک ئەفەرمون لە منطقەی ئەیلە بووە، لە منطقەی شامە لەسەر دەریای سوور. ئەلەم شوێنە ئەم قەومە و ئەم گەلە ژیاون و مەدینە و شارێکی زۆر جوان و گەورەیان هەبووە. ئەم داستانە خوای گەورە لە قورئانە بۆمان باسەکات، ئەفەرمێ هاتن بڕیاریاندا هەموو ڕۆژەکان کار و کاسابەت کەن، هەموو عیبادەتی خۆیان چڕکەنەوە لە ناو یەک ڕۆژە. طبعا شریعەتەکەیان ئەوها بوو کە ڕۆژی خۆیان تەحدیدی کەن. خۆیان هاتن شەممەیان تەحدید کرد کە شەممەیان تەحدید کرد ئەبوایە لە شەممە هیچ کار و کەسابەتێک نەکەن، هیچ جۆرە شتێک. کاری ئەم قەومە بریتی بوو لە ڕاوی ماسی. کاتێک کە ڕۆژی شەممان ئەهاتە پێشەوە، ماسیەکان هەر هەمویان هاتنە سەر دەری. غەیری ڕۆژی شەممە بە ئەستەم ماسیێکیان پێ ئەگیرە. طبعا ئەمە ئیبتیلایەکی ڕەب العالەمینە لە لایەکی تریش ڕەحمێکی ڕەب العالەمین ئەگەر سیرکەین بەسەر ئەم ئومەتەوە هیچ ڕۆژێک نییە ئێمە عەبدایەتی تایە با بڵێن بە کامیلی بکرێت و هیچ کار و کەسابەتێ نەکەی. یعنی تۆ ڕۆژی جومعە تەنها کاتی نوێژەکەت ئەو تۆزە کەسابەت ناکەی، ئیتر ما عەدای ئەو مەسموحی لە کەسابەت. خوای گەورە ئیبتیلای کردن بەم. کەسێک هات لەناو ئەم قەومە، یەکەم جار سەرەتا یەک کەس هات یەکێک لە ماسیەکانی گرت لە ڕۆژی شەممە و بەستیەوە و خسیەوە ناو دەریاک. لە ڕۆژی یەکشەممە دەریهێنا، دەستی کرد بە خواردن. دراوسەکانی سەریان سوڕما، وتی نە هەر پێشتر گرتومە و هەندێک پێستوشتی ماسی بۆ دۆزیومەتەوە. ڕۆژی شەممەی داهاتوو بە هەمان شێواز، شەممەکەی تر بە هەمان شێواز، وتی ڕێکەتان پێڵەم ئەگەر ئێوەش حەسکەن ئەویش ئەوەیە ماسیەکان بگرین بخێنە دەریا. دواتر فکریان گۆڕا، هەر کەسە لە ئاستی ماڵی خۆی هات ڕێگایەکی لێدا حەوزێکی گەورەی دروست کرد. ڕۆژی شەممان ماسیەکان ئاهاتنە ناو حەوزەکەیان دائەخست، ڕۆژی یەکشەممان ئەیان کرد، فێڵێکیان کرد. بە زمانی خۆمان بڵێن حیلەیەکیان کرد بۆی دەرباز بن لەوەی کە ماسییان پێ ناگیرێ و ماسیەکان بە ئاسانی ڕاوکەن. لە ڕۆژی فعلەن یەکشەممە ڕاویان ئەکرد، بەڵام ئەوان لە ڕۆژی جومعەوە ئێوارەکەی دەرگای حەوزەکانی خۆیانیان ئەکردەوە، شەممە ئێوارەکەی دایان ئەخست کاتێک کە ماسی زۆری تیا دیقەتیان ئەدا، ڕۆژی یەکشەممە ئەیان گرت یان شەوی یەکشەممە ئەیان گرت. ئەلێرە ئەم قەومە بوونە سێ بەش. بەشێکیان ئەچوون ئەم کارەیان ئەکرد، بەشێکیان ڕێگریان لێ ئەکردن. طبعا سەرەتا هەر کەس ئەیکرد زۆر ئەترسا، ئەی خوا غەزەبم لێ ئەگرێ. کەمێک ئەوەستا هیچ غەزەب و شتیوان نەبوو، دەسی پێ ئەکرد، دووەم دەسی پێ ئەکرد، سێهەم دەسی پێ ئەکرد. زۆر بوون
ئەوانە زۆر بوون کە ئەو کاریان ئەکرد چکە مەسائل هیچ شتێوەکو مەسائلی مادی نییە کار و کەسابەت نییە ڕزقی حرام هاتوۆتە بەردەست ئایا چی ئەەکەی کەسە باشەکان دەستیان کرد بە بانگەواز هاوارکردن ڕێگریکردن لە خراپە کورە مەکەن غەزەبی خوا بەسەرمانەدا ئەبارێ ئەمە کارێکی هەڵەیە ئەمە پێچەوانەی دینە قومێک ئەمەیان جێبەجێ کردووە ئەم خراپەکاریە قومێکیش ڕێگریان لێکەن قومی سێهەم لەو بەینا وەستا بوون ئەمانەی کە ئامۆژگاریان نەکردن وتیان کاکە ئامۆژگاریان پێویست نییە ئەمانە خۆیان گومڕابوون وازیان لێبێن ئەوانیش بە هەمان شێواز ڕەدی ئەمانیشیان دایە وتیان ئێمە لە بەردەم خوایە چی بڵێن چی جواب بینەوە ئەگەر ئێمە ڕێگریمان لەم خراپە نەکردبێ بۆیە هاتن لەسەر ڕێگری خۆیان بەردەوام بوون تا گەیشتنە ئەم نەتیجەیە کە پێکەوە هەر هەمویان قەراریاندا لە نێوان ئەم کەسە خراپانە و کەسە باشانە لادەکەیان بکەنە دوو بەش دیوارێکی زۆر گەورەی بەرزیان کرد تیان بۆ ئەگەر غەزەبی خوا هات بەر ئەوان کە بەر ئێمە نەکرد دوای تەوابوونی دیوارەکە ڕاستەوخۆ هەستیان کرد دەنگی ئەو دیو نەما لە بینی خۆیانە پرسیاریان کرد وتیان باشە ئەم قەومە لەم دیوەوە ئێمە دیوارمان کرد تۆ بڵێ باریان کردبێت تۆ بڵێ ڕۆشتن دەنگیان نەما هیچ کەسێکیان هەڵگێڕاوتیان بەسەر دیوارەکە بڕۆ ئەو دیوە سیر کە بزانین چییە سەیری کرد هیچ کەسێکی مرۆڤیتیان نەبینی تەنها هەندێ مەیمونی بینی لەگەڵ هەندێ بەرازە گەڕایە و خەبەرەکەی هێنا دیوارەکەیان شکان لە چەند شوێنێکەوە چوونە ئەو دیو هەموو کەس خزمەکەی خۆی نەی ئەزانی ئەم کێیە بەڵام سەیری ئەکرد مەیمونی یا بەرازێت دەورەی داوە تا سێ ڕۆژ طبعاً ئیبن عەباس ئەفەرمێ هیچ مەسخێک نییە خوا کەسێک بگۆڕێ لە ئینسانەوە بە ئاژەڵ لە سێ ڕۆژ زیاتر ژیانیان نابێت زۆر کات بە یەهود ئەوترێ پیان ئەوترێ ئەبناء القردة والخنازير بەزە و قسە غەڵەتە ئەوە ئیخوانی قردە و خەنازیرن ئەگەر نا ئەوانە وەچەیان نەبوو مردن دوای سێ ڕۆژ ئەم مەشەدە لە قورئانە خوای گەورە باسی کردووە چەند ئاەتێک لە خزمەتانە ئەفەرمێ وەسئەلهم عن القرية التي كانت حاضرة البحر پرسیاریان لێ بکە لە یەهود و نەسارا لەسەر ئەو قەومەی کە ئەولادەی کە نزیکی بەحر بوو إذ يعدون في السبت إذ تأتيهم حيتانهم يوم سبتهم لروش شمانا حوتكانيان ماسيكانيان ماسي قورة قورة همو أهات دروا شرعا شون شرعي خوا أشكرا شرعا يعني هرهم وهاتنا دروا بازين يعني أكر لبير شاوي خلق ويوم لا يسبتون لا تأتيهم خواهي قورة امتحاني كردون بفقيري لو روجيك شمنبو ما سكان ينبون أهت نسر دريا كذلك نبلوهم بما كانوا يفسقون إما بلا توشي بلا توشي امتحان ما نكردن أم امتحانات شونا خواهي قورا امتحاني كردون لير أبونا سيبش بشك أم كارأكن وإذ قالت أمة منهم لم تعظون قوما الله مهلكهم أو معذبهم عذابا شديدا قومي كانوا وتيان كاكا وبوسية واندا لأسخوتان مانو أكن لقل أم جماعتا لين قرن خواب برأي لسر داون كبهلاكيانا برأي عذابك تنديان بدا قالوا معذرة إلى ربكم أما نويا عذرك من هبي إيما لبردم خوايا كالرقري من كردوا لخرابا ولعلهم يتقون بشكم أمانش أقرنوا فلما نسوا ما ذكروا به نجينا الذين ينهون عن السوء وأخذنا الذين ظلموا بعذاب بئيس بما كانوا يفسقون أفرمي كاتكوا لبيريان كرت أمان لبير كرت أم عذاباني خوارويان تيئكا أم قصة جواناني أم بيو باشان بويان أكن لبيريان كرت أواني كنهيان أكن رقريان أكن لخرافة أوانا من جيها كرد وليان رزقارمان كردن أواني ترمان عذاب دا فلما عتوا عما نهوا عنه قلنا لهم كونوا قردة خاسئين كاتك زيادة رويان كل حقي خوان زياتر بيمان وتن ببن براز يا ببن بميمون جنجا كان ينبون ميمون بيرا كان ينبون براز إما لم داستانا كخواي قربو من باسك سودي لي ورقلي عزيزان يكم خال إنساني مسلمان قد ماندو نبي للرقري لخراب ماندو مبا من الله كتخرابي كخيزان تخرابي كجارك دوان دا مالي بيموتو تواو نية للرقري لخرابي
ئەچیت لە هەر شوێنەکە شتێکت بینی منهی بوو بە ئوسلوبێکی جوان بە ئەدەبێکی عالی ئیسلامی محاولەکە ڕێگری لێ بکەیت بە هەر شێوازێک لە شێوازەکان. ئەگەر کەسێک 1000 زینا بکە 1000 زینا، ئەگەر تۆ توانیت یەک دانەی بگێڕیتەوە بیکەیتە 999 تۆ کارت کرد بۆ ئومەتی ئیسلام، یەک خراپەت لەسەر زەوی نەهێشت. ئەگەر کەسێ درۆی کرد 100 درۆ، تۆ پێت کرد بە 99 بە ئامۆژگاریەکەت بە هەڵس و کەوتێکت بە دانیشتنێک لە شوێنەکە کە ئەو نەیەتوانێ و قسەیە بکە، تۆ کارت کرد، خراپەت لەسەر زەویە کەم کردەوە، پیسی سەرزەوی چڵکی سەرزەویت کەم کردەوە. ڕێگریکردن لە خراپە ئەگەر هیچ سوودێکی نەبێ معذرەتەن إلى ربكم، هیچ سوودی نەبێ عذرە بۆ ئێمە لە بەردەم خۆیە کە ئەگەر عقابی نات ئێمە بەر عقابەکە نەکەوین. کەوابوو ڕێگریکردن لە خراپە یەکێکە لە ئەرکەکانی ئێمە موسڵمان شەو و ڕۆژ ئەبێ ئاگامان لێ ئسلوبی جوان ئەسالیبی بەرز. زۆر کات ئێمە شتێک وامان حاڵی بووە کە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئەوەی بە توندی لەگەڵ کەسێکە ئەوە نەکەی ئەوە بکە، نە، ئەمە ئسلوبی کەسی موسڵمان نییە. هەوڵ ئەدا دڵەکان ئەکاتەوە تۆوی ئیسلامی تیا ئەنێژێ، تۆوی چاکاری تیا ئەنێژێ، خراپەکەی تیا هەڵەکێشێ، بە چ شێوازێ بە چ ئسلوبێکی جوان ممکنە تۆ هەفتەیەک خەریبی تا بتوانی کەسێک پەیامەکەی خۆتی پێ بگەێنی. جوانی 10 جار بچۆرە لای کەسێکە کاسبیەکە 9 جاری تۆی خەڵەتانەوە بچۆ تاوەکو بتوانێ ڕێکی کەیتەوە. 50 جار لەگەڵ سایق تەکسێکە سەر ئەکەوی ئەزانی کە کارێکی هەڵەی هەیە بەلاتەوە ئاسایی بێ ئەگەر لە 50مین جارە کردەوە خراپەکەی ئەو ڕاگیر کردبێ لەگەڵ دراوسەیەکتا بە هەمان شێواز لەگەڵ خزمێکتا کەسێکتا. بۆیە ماندووبوون لە ڕێگریکردن لە خراپەیە لە ئومەتی ئیسلامیان نییە. خاڵی دووهەم فێڵکردن و حیلەکردن بۆ دەرباز بوون لە یاساکانی شەریعەت خەسارەتمەندی و سەرگەردانی بەدواوە. عەزیزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەک کۆمەڵ فەرمایشتی زۆری هەیە باسی ئەومان بۆ ئەکا، باسی نیشانەی ئاخرەتمان بۆ ئەکا. فەرمێ یسمون الخمر بغیر اسمی، خەمر عارق ناشتری لێ ئەنن، ئیتر ناوی لێ ئەنن مەشروباتی ڕۆحی، مەشروباتی گازی، نازانم چی، مهم ناوێکی تری لێ ئەنرێ دەرخوارتان ئەدرێ. ئەبێ ئاگات لێ بێ ناوەڕۆک ناگۆڕێ. لە فەرمایشتێکە ئەفەرمێ بە لە کاتی زەکاتە هیچ دوو شتێ تێکەڵ نەکرێ، هیچ شتێکی کۆش جیا نەکرێتەوە. ئەمە بە نمونە مەسەلەن ژن و مێردێک هەندێک ئاژەڵیان کڕیو، نمونەکەتەن تەنها لە مەڕا بۆ ئەهێنمەوە چکەم بابەتە زۆر ئەو فەرمایشتە زۆر شت هەڵەگرێ، تەنها لە مەڕا بۆی کەمێک چاڕوونی بدەم لە خزمەت ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. لە تێکەڵکردن و جیابوونەوە هەندێک جار قازان چێ هەندێک جار زەرەر. بنمونە دوو کەس یەکی 40 سەرمەڕیان هەیە، ئەگەر هەر یەکەیان زەکاتی خۆی بدات چەند مەڕ زەکات دەدرێ؟ دوو مەڕ. ئەگەر تێکەڵیان کرێ بێتە 80، لە 80 دوو سەرمەڕ نادرێ، هەر یەک مەڕ ئەدرێ، تا 121 تەنها یەک مەڕ ئەدەی، لە 121 ئەبێتە دوو. ممکنە دوو کەس 40 هەبێ بۆی لە زەکات ڕاکەن مەڕەکانیان تێکەڵکەن. ئەفەرمێ لا يجتمع مفترق یا مفرق لە ڕیوایەتێکە، ئەو شتێکەوە خۆی تەفریقی هەیە، دوو دانێ مەیکە بە یەک بۆی نەجاتە بێ، ئەوە یەک. جاری وا هەیە کەسەکە 40 سەرمەڕی هەیە، ئەگەر بیکا بە دوو کردەوە قازان جێتی 20 دانەی 10 دانەی ئەبەخشێتە کەسێک کە دوای پێی ببەخشێتەوە، جێ ئەکاتەوە مەڕەکانی گەیشتەوە 30 یا 20 زەکاتەکەی نەدا. ئەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئرشادمان کە بۆی حیلە مەکە بۆی لە زەکات دەرچی. 11 مانگ پارەکەی داناوە، لە مانگی 11 بە پەلە ئیدا بە شتێک بۆی ساڵی زەکاتی بەسەرە نێتەوە، حیلە لە خوا ناکرێ. ئەبێ زۆر ئاگامان لێبێت لە مەسەلەی بە تایبەتی زەکاتە. ئینسانی موسڵمان ئەبێ زۆر بە هوشیاری تەطهیری ماڵەکەی پاک کاتەوە زەکاتەکەی لێ دەرکە. یان لە ئەنواع جۆری کەسابەتی ناو بازارە ئەمڕۆ ئەنواع جۆری ڕیبا هاتووەتە ناو بازار، ناوی ڕیبا گۆڕاوە بە شتێتر تەنها بۆی سەرنجی تۆ ڕابکێش. بنمونە ئەچیت لای دوکاندارێک سەلاجەیەک ئەکڕی،
ئەگەر بە حازر بیکڕی بە قەرز بیکڕی بە قەرز تۆزە زیاتریش بە قەی ناکە چونکە هی خاوەنەکە خۆیەتی تۆ ئەچی لە کۆمپانیایەک ئەیکڕی ئەم کۆمپانیایە ئەچێ بۆ تەکڕێت پێت ئەفرۆشێتەوە بەڵام چی ئەکڕێت و چی ئەفرۆشێتەوە ئەگەر تۆ نەبێ و قەت نایکڕێ قەرزەکە ئەکڕێت و ئەفرۆشێتەوە بە زیاتر بە تۆ کەسی سێهەم کە ئەکەوێتە ناو هەر معاملەی لەم معاملانە حرامە بێ سەواء سیارە کڕین و فرۆشتن بێ کەسێک سیارەکەت بۆ بکڕێ بۆ خۆی بە هەرزانتر و بە گرانتر بە تۆی بدا ئللا ئەوە نەبێ خۆی خاوەنی سیارەکەیە کەسێک خاوەنی ماڵێکە لە شەریعەتا ڕێگەی پێدراوە خاوەنی شتێکە خۆی بۆ خۆی ئەم شتە بە هەرزان بەوەنە ئەفرۆشێ بە گران بەوەنە ئەفرۆشێ دروست لە ڕووی شەریعەتەوە کە کەسی سێهەمی تێکەوت سەواء کۆمپانیایە بێن نەفەرێ بێ شتێ بێ حرامێک ئەبێتە ڕیبا یین بۆ ئەوەی فێڵە بدۆزینەوە شتێکمان بە قەرز دەست یین ئەم جۆرە حیلە ئەکەین یان دەیان حیلەی تر پارەکەت ئەدەمێ پارەکەم بدەرەوە ئەنواع جۆری فێڵ و فرت و فێڵ لەناو بازاڕە کە ئەکرێت ئەبێ کەسی موسڵمان هوشیار بێ خوا جەل جەلالوو لەم داستانە کە لە قورئانی خالید و بەردەوامە بۆی هێناوینەتەوە ئەم نمونەیە بۆ ئێمەیە بۆی فێر نەبین زیادە ڕەوی بکەن لە حقوقەکانی خوایە ئەمانە زیادە ڕەویان کرد هاتن فێڵێکیان کرد خوای گەورە لە ئەنجاما کردنی بە بەراز و مەیمون والله ئێمەش بە هەمان شێواز ئەبێ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر هوشیار بێ زۆر ئاگادار بێ لە معاملە و هەڵس و کەوتیا زۆر هەوڵی حەڵاڵ و حرام بدا پرسیار کە 10 جار 100 جار 1000 جار پرسیار کە تەسەورەکەن من جاریوە هەبوو کەسێک هاتووە تەمام لە مەسلەی زەواجە مامۆستاییانەوە ئافرەتێک هەیە 3 جار 4 جارەوە شیر کەوتوتە بینمان ئایا دروستە نا کوڕی خۆم دروست نییە دوای فەتەی تراتوتە وڵات دایکم ئەڵێ 2 جارە دوای فەتەی تە سێرەکەم دایکەکە هاتووە بەخوا ماوەسە تەئکید نیم دوای فەتەی هاتووە وەڵا ماوەسە تەئکیدم کردەوە ئەو نەبوو شیرم نەداوە بەو ئەمە هەمووی حیلەیە بۆ ڕاکردن مەمە دایکە سۆزی ئەجوڵێ عەتفی ئەجوڵێ کوڕەکەی زۆری وێنێ قسەکەی ئەگۆڕێ تەلاق جاری وهەیە کەسێک بۆی ڕزگاری بێ لەوەی کە تەلاقەکەی نەکەوێ دەیان ماوەسای ئاینیەک پێی وتراوە تەلاقەت کەوتووە ئەچێ بۆ لایەتر ئەچێوە یان معاملەیەک سوور ئەزانێ حرامە سیرەکە کەسێک خۆشی بڕۆی بۆ کەسە نییە وتوێتی حەڵاڵێک سەر شوێنێک والإثم ما حاك في نفسك گوناه ئەوەی خوتوکەی دەروونت ئەدا خوتوکەی سنگت ئەدا پێت ناخۆشە خەڵک پێت بزانێ دەیان بابەتی لەم بابەتانە هەبووە لەم کۆمپانیا تازانەی کە یەن دەیان جار ئێمە تێبینیماندا و خەڵکێکی زۆر زەرری کردوون تەسەورکەن یعنی وەن کۆین هاتە ئەم وڵاتەوە زۆر زوو هاوارم کرد کاکە حرامە مەکەن تەسەورکەن سەدان دەفتەری هەر ئەم شارەی ئێمە لەناو وەن کۆینە سووتە بۆ هەڵپە بۆ حرام وەڵا ماوەسا کەسێک گوتوێتی حەڵاڵە دکتۆرای هەیە خۆت ئیمانت پێ هەیە قەناعەتە پێ هەیە خۆی قەناعەتی بەو کەسە نییە کەچی لەو مەسەلا چونکە مەسلحەت و مادەیە شوێنی ئەکێ بۆیە نەتیجە فعلا هەندێکیان وەکو مەیمون و هەندێکیان وەکو بەرازیان لێ هاتووە بۆ چونکە هەرچی هەی بۆ هەمووی لە دەستدا تەسەورەکان وەن کۆین لە سەرەتای دەستپێکردنیەوە لە شوێنێکی بچووکی وەکو سیروانە 80 دەفتەری چۆنەوەی وەن کۆینەوە کە دراوێکی ئەلکترۆنی جیهانیە ئەخە سیروانی دامە خۆ چیت هەیە هەتا وەکو ئەم پارەیە لێوە دابنی نەتیجەش هیچیان دەست نەکەوتەوە لەو پارەیە هەمووی ڕۆژ بە هەوا بۆیە عەزیزانم وەرگرتنی شەریعەت یا یەحیا خذ الكتاب بقوة وەرگرتنی دین بە توندی و ڕێکوپێک ئەم دینەی ئێمە هەمووی پەیامە هەمووی وازحە هەمووی ئەرکاناتە هەمووی یاسایە وەرگرتنی بە ڕێکوپێکی جوانی فێڵ نەکردن بۆ مادەیەکی کەمی دنیایی ئەرکێکی زۆر گەورەی کەسی موسڵمانە ئەم چیرۆک و داستانە پێمان ئەڵێ ڕێگری بکەن لە خراپە بە هیچ شێوازێ حیلەیە مەکەن بۆ ئەوەی حرامێک حەڵاڵکەن خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە یا رب العالمین یا ربی خوای گیان مانگەڕە لەو عەبدانەی سەریان بەرزە لە بەردەم تۆیە یا ئەکرەم الئەکرەمین
يا ربي خويا لقناهي دايكو باوك من ببورة لقناهي خزم وكسكر من ببورة لقناهي خزان وهاول ومنالان من ببورة يا ربي خويا داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسمي عظمت درجة كاني خير بسر أمي لتابكر يا رب العالمين خويا رزقي حلال من زيادك پروردگارا رزقي حلال من زيادك يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسمي عظمتي يا أكرم الأكرمين هرشي قرفتك من هيبو من شار سرك أو من بحال ومال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منال كان صالحك أو من كم رزقي حلال زيادك أو من قرزار قريسر شاني سوك يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزت بقوري خود بكرمي خود تو الرحمة زور زور يا إلهي خويا داوال لي أكن أو من نخوش الشفاء ببنير خويا زليلي سرجي كمان مكا يا إلهي خويا داوال لي أكن بخاتنا وجوانا كاني خود يا إلهي محتاج دسي إنسان من مكا محتاج دسي نامرد من مكا زليلي دسي ظالمان من مكا يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن عاقبة من بركة لدين داري وخوا ناسي باشتين روجكاني جيان من بكرة أو روجاني كبلقايت وشاد بينا ويا أكرم الأكرمين يا ربي خويا زمان من كل لدعايا پروردگارا بزمانی پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم دعا اکین خوای او خوشویستمان لهمو عمریا هر شتێکی داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان هەر خراپەیەکی پەنا پێگرتووی لە هەموو عمریا ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدەیە ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيء وجبوري خواه لمن قبولك